بەپێی نوێترین راپۆرتی تۆماری دەنگدەرانی بایۆمەتری عێراق لە سەدا 42 دەنگدەران لە شارەکانی کوردستان ناویان لە سیستەمەکەدا تۆمار نەکردووە. زیاتر لە سەدا 50 ئەو دەنگدەرانەش کە خۆیان تۆمار کردووە کارتی دەنگدانیان وەرنەگرتووەتەوە. ئەندامێکی ئەنجومەنی کۆمسیارانی عێراقیش داوا لە هاوڵاتیان دەکات بۆ وەرگرتنەوەی کارتی دەنگدان سەردانی بنکەکانی کۆمسیۆن بکەن. هەروەها لەبارەی مەترسیەکانی ساختەکاریش لە پرۆسەکەدا دڵنیایی دەداتە دەنگدەران کە دەرفەتی ساختەکاری لە سیستەمە نوێیەکەدا نییە. بە دڵنیاییەوە بە دەنگدەران و بە هاوڵاتیانی ئەم وڵاتە دەڵێم کە دڵنیا بن بە هیچ شێوەیەک ئەو ئامێرانەی کە بەکاردەهێنرێن لە ڕۆژی هەڵبژاردنە بۆ جیاکردنەوەی هەژمار و جیاکردنەوەی دەنگەکان بە هیچ شێوەیەک هیچ هێزولایەنێک بۆی نییە و ناتوانێت دەستکاری ئەو ئامێرانە بکات چونکی ئامێرەکان داخراون لە ڕۆژی دەنگدانانە بێت ناکرێتەوە. هیچ توانایەکی فەنی و زانستی ناتوانێت ئەو ئامێرانە دەستکاری بکات. داوا لە دەنگدەران دەکەم بە زووترین کات سەردانی بنکەکان و شوێنەکانی کۆمسیۆن بکەن لە هەموو شوێنێکە با بڕۆن داوای کارتەکانی خۆیان بکەنەوە. ئەویش چۆن کارتە کۆنەکەیان تەسلیم دەکەن و کارتی بایۆمەتریکان وەردەگرن. با بڕیارێکی حکوومەتی عێراق تۆمارکردنی هاوڵاتیان لە سیستەمی بایۆمەتریدا ڕاگیراوە. تا ئێستاش لە سەدا 58 هاوڵاتیان هێرێمی کوردستان لە سیستەمەکەدا تۆمار کراون. ڕێژەی وەرگرتنەوەی کارتی دەنگدانیش لە هەرێمی کوردستاندا کەمە و لە شاری هەولێر تەنها لە سەدا 45 و لە شاری سلێمانیش لە سەدا 47 و لە شاری دهۆکیش لە سەدا 42یان کارتەکەیان وەرگرتوێتەوە. با بڕوای چاودێرانی هەڵبژاردنەکانیش ئەو ڕێژەیە زۆر کەمە و کاریگەری خراپی دەبێت لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان. داواش لە هاوڵاتیان دەکەن سەردانی ناوەندەکانی وەرگرتنەوەی کارتی دەنگدان بکەن تا لە دەنگدان پێبەش نەبن. بۆ ئەوی مافی دەنگدانیان نەفەوتێ بچن بەدەم ئەو کارەوە و بتاقەکانیان وەربگرنەوە چونکە بەڕاستی ئەو کەسەی کە بایۆمەتریک کردبێ و بتاقەکەی وەرنەگرێتەوە بۆی نییە دەنگ بدا چونکە بتاقەکەی پێشووی سوتاوە و ئەمەش پێی نەبێ بۆی نییە دەنگ بدا. بەڵام ئەو 4 جیلەی تر ئەو 4 مایلدەی تر کە ئیزافە کراون لە بینی هەڵبژاردننی 2004 بۆ 2010 دەتوانن بچن کارەکەی خۆیان بکەن ئەگەر بتاقەکەشیان بۆ نەهاتەوە بەڵام بۆ وەرەخەسپیەکە دەتوانن دەنگ بدەن چونکە پێشتر نایەن لە توماری دەنگدەرانە نەبووە. بۆیە بەڕاستیەوە ئەرکێکی گرنگە بۆ ئەوەی هەم مافێکی گشتی مافێکی سیاسی و یاسایی و ئینسانی و دەستوری خۆت هەیە ممارەسەیکەی و بۆ ئەوەشی کە خەڵکێکی تر ئیستیغلالی ئەو کارتت نەکا نەزانی کێتر بەکاری دەهێنێ یا لە عەمەلەیەکی تەزویرە کە دوجار تۆ موسەبیبی لەوەی کارتەکەت کە نەچووی وەریگریتەوە خەڵکی تر بۆ کاری تەزویر و بۆ کاری ساختەکاری بەکاری هێناوە. بەپێی ڕێنمایەکانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هەر دەنگدەرێک کارتی دەنگدان یاخود پسوڵەی وەرگرتنەوەی کارتی دەنگدانی پێ نەبێت مافی دەنگدانی نابێت. ئەندامێکی ئەنجومەنی کۆمسیارانیش ڕای دەگەێنێت هەڵبژاردنەکانی 12 ئایار بە سیستەمی ئەلکترۆنی بەڕێوە دەچێت بەهۆی پێشکەوتنی سیستەمەکەشەوە. دڵنیایی دەداتە هاوڵاتیان کە دەرفەتی ساختەکاری بۆ ئەو حیزبانەی مەیلی فرتوفێڵیان هەیە زۆر کەم دەبێتەوە. ئێحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.